دیمەنی سوستاندنی ماتۆڕەکان و دەستماچکردنی کارمەندێکی پۆلیس لەلایەن خاوەنی ماتۆڕەکانەوە لەم چەند ڕۆژەدا تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە و کاردانەوەی بەرفراوانی بەدووادا هاتووە. داوا دەکرێت کێشەی ماتۆڕەکان بە جۆرێک چارەسەر بکرێت تیایدا خەڵکانێک زیانمەند نەبن کە بژێوی ژیانیان لەسەر کارکردن بە ماتۆڕە. پەیام سەردانی مەیدانی ماتۆڕفرۆشانی هەولێری کرد تاکو بزانێت دۆخی بازاڕەکە چۆنە. هاوڵاتیەکی زۆر کە خاوەنی دوکان و ماتۆڕ بوون و بژێوی ژیانیان لەسەر ئەو ماتۆڕانە بوو دەڵێن ناکرێت حکوومەت ڕێگە بە هێنانی ماتۆڕ بدات لە خاڵە سنوورەکانەوە و ئامادەش نەبێت تابلۆیان بۆ ببەستێت و بەناویان بکات لەلایەکی تریشەوە بە ناوی ماتۆڕی بێت تابلۆ دەست بەسەر ماتۆڕەکانیاندا بگیرێت. بە خۆشمان سەرمان لە خۆمان شێوە نازانین دایرەمون چ دەکاتن زۆر سەیرە یعنی بە احتیاطی لێ دەگەڕێبێتە ژۆرێ وەک ناوشاریش دەباتن بەس فەقیرەکە زەرە دەکە برا بەس زەربێ لە فەقیرەکەی باقدریست نییە ئەو 1 میلیۆن کەس بێیش بووە نەکارمایە نە ئیشمەیە خەرج بکە بە تاکید ئەگەر ڕقم کرێتن سبەنی ئەمە هەموو دەسێ ڕقم دەکەین بە قانونی دەکەین بەس کە ڕقم نەکرێتن نەعیلاجی نەوە کڕین و فرۆشتنی پێ بکەینەوە. ماتۆڕی مەش ماتۆڕی خۆم گیرەیە خودی خۆم 4 وەرەقە بۆ گیرەیە یان داخلی مەکە کە داخلی شتگن مەگرە کە مۆزۆی ڕقمکردنیش ئەو هەموو دوکانە ئێرانە سێ بە شێوە سفریە بەخۆیان 3000 بە حکوومەتیان دێژ ناتێ کاکە لۆما بکەنە ڕقم ێ بەخۆیان ڕقم ناکەن ئەخە ماتۆر شادینە ناو سعی ماتۆر بۆ بای 120 زاری برێن بە 500 ڕقم کرێ ئەو لە زیەکیە کابرایە دلیڤەرە دینای ڕێبەرچینە تو لی دەگری بۆ مرور بە دوو نەفەریکەویتن لە جادەی وەڵا ماتۆڕە پێش دەکەی کابراراگای لێنە سواری ئەوی دەکەن کرێین دەکەن ئێوە لە زیەکیەوە. لە مەیدانەکەدا هەزاران مانتۆڕی لێبوو ئەوەی کە باز دەکرا لە بازگەکانەوە هاتبوونە نێو شاری هەولێر. ئەوەی باز دەکرێت تەنها بازرگانیکردنە بە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت لەلایەن بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکانەوە. بێگومانەوە بازرگانیە لەسەر حسابی خەڵکی هەژاری ئەم وڵاتە و ئەو بازرگانیە دیسا هەم لەلایەن حزب و لەلایەن بازرگانە حزبیەکان و بەرپرسانی حزبەوە دەکرێتەوانێکەوە لە دەسەڵاتن ئەگەرنا بۆچی حکوومەت ڕێدەداتن بە نایاسایی ئەم ماتۆڕانە داخل بکرێن ئەگەر قەدەغەن ئەگەر داخل ئەکرێن بۆچی لێرانە دەستی بەسەرداگرێت با سەرەتا ڕێگە نەدات لە سنوورەکان داخل بکرێن نەک لێرانە بیفرۆشتنەوە بە خەڵکی فەقیر و هەژار و دواتریش دەستی بەسەردا بکرێت. ئەوە لە خاڵە سنوورەکانی عراقی فدرالەوە داخل دەبێتن لە بەسڕەوە داخل دەبێتن بە حاویە داخلی دەکەن نازم لەو شوێنانە چۆن داخل دەکرێتن ئایا بە پارەیە من ناتوانم بڵێم بەس شێوێک میمە لەوێش بە شێوێ قاچاق داخل دەکرێتن کە هێنان دوادەهێنە شاری کەرکک لەوێ پارچەی دەکەن وەکو پارچەی یەدەک داخلی هەرێمی کوردستانی دەکەن دواستا لە نوێ لە گەراجەکان دەبەسترێتەوە هەموو دوکاندارەکانی ماتۆرسکیل فرۆشتنیش هەمویان ئینکاریەوە ناکەن هەمویان باش دەزان بەس شێوێک داخل دەکەن و بەس شێوێک دەیفرۆشتن هەتا ئێستا کەس ناتووە ماتۆرێک بە کاملی بینێتن ڕێگای پێ بدرێتن بە تەحەداوە دەڵێن با یەک لەو ماتۆرسکیلانە کە دەڵێ هی ئێمە منەفێسی لەگەڵە بە ئەو مواسەفاتی تێدا بێت و دەستی بەسەداگیرا بێت ئەوەی دەستی بەسەداگیرا هەمووی ئەوەیە کە نە منەفێستی هەیە نە تابلۆی هەیە تۆمار بکرێتن تەنانەت وێنەیەک بڵاو بۆیە کە ماتۆرسکیلێک لەسەر پشتی سیارەکان کە دەستی بەسەداگیرا بوو گوایە تابلۆی پێوەیە ئەو تابلۆی کە پێوە بوو تابلۆیەکی دروستکرا بوو تەزویر بوو ئەگەر ماتۆرسکیلی تۆمارکراو بە هیچ شێوەیەک ناگیرێت. بەهۆی دەست بەسەرداگرتنی ماتۆڕەکانیانەوە خاوەنەکانیان چەندین جار ناچار بوونەکەوە دەستی کارمەندانی هاتوچۆ ماچ بکەن یاخود لە دژی کاردانەوەکانیان ماتۆڕەکانیان بسووتێنن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.